بەڵازە نەگەڵتان بەردەوامین لە کۆتا تەوەری بەرنامەکەی ئەمڕۆیە باز لە فرەکاریەکەین، باز لە کاریگەریە ئەرێنی و نەرینیەکانی فرەکاریەکەین لەسەر توانای تاک. ئایا تاک تا چەند توانای ئەوەی هەیە کە لە یەک کاتدا لە یەک ڕۆژە دوو کار یان ئایا توانێت بە دوو کار ڕابگات و هەردوو کارەکە بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەنجام بات و تا چەند کارەکانمان پەیوەندی بە شەهادەکەمانەوە هەیە. ئمە شەهادەم لە بوارێکە هەیە تەنیا لەو بوارەیە کار بکەم. ئەی ئەگەر حەزم بۆ شتێکی تر هەبوو ئایا ئەتوانم یان سەرکەوتووە بم لە بوارێکی تریشە کار بکەم یان نا. گفتوگویم تەوەراکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕەنج حوسێن، ڕایەنەر و ڕاوێژکاری بازرگانی. دکتۆر سڵاوت لێ بم کاتەوە بەیانیتان باش، بەیانی ئێوە بینێران باش، زۆر بەخێر بێت. دکتۆر با بە پێناسەی فرەکاری دەست پێ بکەین لە ڕووە بازرگانیەکەیەوە چۆن بەڕێستان وەکو ڕاهێنەر و ڕاوێژکارێکی بازرگانی چۆن پێناسە بۆ فرەکاریەکەن؟ طبعا کاگڕەوەند فرەکاری یەکێکە لەو حاڵەتانەی کە لە زۆربەی وڵاتەکانە هەیە، پەیوەندی بە چەند حاڵەتێکەوەیەکی کانەوانە پەیوەندی بە توانای مرۆڤەکان و خود و خولیای مرۆڤەکانەوە هەبێت، یان لەوانەیە پەیوەندی بە قورسی ژیانکردنەوە هەبێت لەو شوێنەیە. بەڵام بە شکلێکی عامێمە ئەگەر بڵین باشترە مرۆڤ تەرکیزی لەسەر یەک کار بێت، چونکە توانای ئیشکردنی ئێمە حەسە بە هەموو ڕێکخراوە جیهانیەکان کە ستاندەردێکیان بۆ دانەوە لە ڕۆژێکە 8 کاتژمێرە. ئەگەر ئەم 8 بۆ 9 کاتژمێرە ئیسراحەتێکی هەبێ، بەڵام کاتێک دوو کارەکەین مەفروزە لەم 8 کاتژمێرە دەربچین، عیلانێ بگەینە 10 کاتژمێر و 15 کاتژمێریش. هەنێکیان وەکوتم پەیوەندی بەوە هەیە کە پێویستە کە ئیمکانەتە مادیەکانی پڕ بکاتەوە، یان لەوانەیە خولیا و توانایەکی هەبێت حەزکات حەزەکانی خۆی پڕ بکاتەوانە. زۆر باشە کاتە دکتۆر بەڕای بەڕێزت ئەگەر کەسێک بۆ نمونە لە کارێکا بێ و کاتی تری هەبێ بچێ کارێکی تریش بکات، بەڕای تۆ ئەم کەسە ناتوانێت سەرکەوتوو بێ لە هەردوو کارەکەیە؟ بە دڵنیاییەوە لەوانەیە بتوانێت سەرکەوتوو بێت لە هەردوو کارەکەیە، بەڵام کاتێکی زیایی هەیە لەوانەیە حەقی نابێت بە کاتی کاری یەکەمی، یان لەوانەیە ئەو کاتە زیایە بتوانێت ئیستیسمار بکە. ئەگەر طموح مادیەکانی پێداویستیە داراییەکانی پڕ بوو بێتەوە، لەوانەیە لە فێربوونی کاری یەکەمە بەکاری بێنێت باشتر بێ بۆ ئەو، چونکە تەرکیزی مرۆڤ چێتە سەر یەک شت لەو کاتەیە. بۆ نمونە با بڵین ئەندازیارێکە، با بڵین مامۆستایەکە، با بڵین وەستایەکە توانێت یەک کارکە. ئەگەر شەهادەکەی لە بوارێکە بێت بەڵام حەزی بۆ کارێکی تر هەبێت، ئەمە پێت وایە لە شەهادەکەیە سەرکەوتووە بێت یان حەزەکەی سەرکەوتووە بێت؟ ئەگەر بۆ نمونە کەسەکە شەهادەیەکی بێت و کارێکی کەشی حەز لێ بێت، لەم کاتەیە حەزەکەی زۆر گرنگە پڕی بکاتەوانە، چونکە ئەمە لایەنە معنەویەکەی خۆیەتی، لەوانەیە داهات سەرچاوی داهاتێک بێت و لەوانەشە لایەنە معنەویەکە دافعێکی وای بۆ دروست بکە کە بەردەوامی باتێ بۆ کاری یەکەمی. بەمەرجێک ئێمە لەسەر حسابی هیچ کارێکمان کارەکەی ترمان نەکەین، لە ڕووی کات، لە ڕووی ماندووبوونی جەستەی، لە ڕووی ماندووبوونی فریژانە. دکتۆر بەڕای تۆ ئەو دووکاری کە ئەیکەی وا باشە ئەم دووکارە نزیکی یەک بن کارەکان یاخود زۆر جیاواز بن، ڕەنگە کەسێکە بێ کارێک بکا لەگەڵ کارێکی تریە زۆری فەرق بێت و نەتوانێت زۆر سەرکەوتوو بێت، بەڵام ئەگەر کارەکان کەمێک نزیک بن لە یەکەوە سەرکەوتنی ئەو کەسە زیاتر نابێت. پەیوەندی هەیە بەوەی کە بۆچی دوو کارەکەت، لەوانەیە با بڵین دوو کارەکەی نزیک بێ لە یەک، ئەندازیارێکە لە پرۆژەیەکە. دکتۆر بۆ نمونە بژێوی ژیانی باش نەبێ بێ لە ڕێگای دوو کارە و بژێوی ژیانی خۆی باش، لەوانەیە دوو کارەکەی نزیک بێ لە یەکەوانەیە باشتر بێ بۆ ئەو. تەبەن لێرەشە تێکەڵبوونێک ڕوایە، چکە تۆ لە دوو مؤسسەی جیاواز ئیش لە دوو دامەزراوە، ئەم دامەزراوە هەر یەکەیان سیاسەت و استراتیژیای خۆی هەیە، تێکەڵبوونێک ڕوایەت. ئەوەشی کە حەزەکە دوو کارەکە دوور بێ لە یەکەوە ڕەبتی بە حەزی کەسەکەوە، لەوانەیە با بڵین هەر پیشەیەکی هەبێت بەڵام خۆی بتوانێت فەنێکی تەشکیلی بکات، بتوانێت ئیشی دەست بکات، بۆی دوو کارن دوورە لە یەکەوانێ، بەڵام طموحی خۆی پڕکاتەوە و دافعێکیشە بۆی لایەنە مادیەکەشی پڕکاتەوە. دکتۆر من بڕوانام نامم لە بوارێکە هەیە، بۆ نمونە هەمیشە بە بەردەوام کە بگەڕێم بە دوای کارێکا گەڕێم کە من بڕوانامم تیا هێنابێ. ئەشێت بۆ نمونە کەسێک بڕوانامەی لە بابەتێکی شانە بێت، لە بوارێکی شانە بێت، بەڵام کارێکی تر کە دۆزێتەوە هیچ ڕابتیشی بە بڕوانامەکەی نەبێ و کەسێکی زۆر سەرکەوتوی لێ دەرچێت لە شوێنی کارەیە. بەدڵنیاییەوانێ لەبەرەوەی بڕوانامە با بڵین گەیشتنە بە کارێک یا با بڵین ئەمە شەهادەیەکە کە تۆ وەریەگریت و ئەبی بە کەسێکی سەرتیفای کەسێکی خاوەن بڕوانامە لەم بوارەیە، بەڵام توانەکەی خۆت پێش بڕوانامەکە. تۆ هەرێکێک لە ئێمە پێشەوەی ئێستا پۆلی 12 جاران پۆلی 6 بوو، پێشەوەی پۆلی 12 تەواو بکە حەز و خولیایەکیە، کاتێک لە کۆلێجێک وەرە گیرێ لەوانەیە ڕەبتی بە حەز و خولیاکەی خۆیەوە نەبێت، ئەکرێ لە کۆلێجەکەی خۆی کە وەرە گیرێ ئەو بڕوانامەی کە تیا هێنێ سەرکەوتوو بێ، بەڵام ئەشکرێ کارێک بکات ڕەبتی بە شەهادەکەەوە نەبێت. لەبەرەوەی ئێستا لە دنیای دەرەوە شتێکی زۆر قسەی لەسەر دەکرێ، گرنگی بە تواناکەت بە پاشان بە شەهادەکەت، یان لە ناو شەهادەکەدا خودی توانەکەی خۆت بدۆزەرەوەنێ، تۆ حەزت لە چییە و لەگەڵ ئەوەیە بیگونجێنە. باشە گەنجانی ئێمە زیاتر بۆ دەستکردن بە کاریان ئەنجامدانی دووکار لێکادا
چۆن بەڕێستان باسی لێواکەن چی ئەبینن ئێوە لە گەنجانی ئێمەیە؟ طبعا لێرەیە لە وڵاتی ئێمەیە زۆرتر خەڵک بە شادەوە مربوطە بۆ نمونە کۆلێجێک تەواوەکات و ئێوێ لە هەمان بواری خۆیان هەمان ئیش بکات کامە خودی خۆی وای لێکا کە ئەم ئیشەی درەنتر دەست بکەوێت یان چانسی ئیشەکانی کەمتر بێت و بۆگرە گەنجێکی زۆریشمانەیە کە ئێستا لە بوارێکە ئیشەکە کە خولیای خۆیەتی بۆ نمونە سێرەکی لە فەنی تەشکیلیایە بۆ نمونە لە کاری دەستیایە یان لە ئێسابینین لە بواری فرۆشتنە خەڵکیی زۆری ئیشەکات بۆن لە ئۆنلاین خەڵکیی زۆری شکات لەوانەیە ئەم کەسی کە لە ئۆنلاینە بازارێکی ئۆنلاینی هەیە لەوانەیە شادێکی بەڕەتی هیچ بە بازارکردن و فرۆشتن و بابەتەوە نەبێت بەڵام خودی خۆی بینێتەوە کە توانایەکی لەوەی کە بزانێت خەڵک پێداویستی بازار چێ بۆ کڕینی جلێک یان با بڵین بۆ کڕینی سعاتێک بۆ هەر شتێک لەو بابەتانە کاتێک ئەم بزنسی خۆیدا ئەمەزرێنێت لەسەر پێداویستی بازار و دۆزینەوەی پێداویستی کڕیار ئەمە توانایەکە لە هیچ کۆلێجێک و لە هیچ زانکۆیەکە فێر ناکریت ئەمە تاڵنتێکە مەوهیبەیە کە خۆت تایە و پاشانیش لە ڕێگەی خوێندنەوە کورس و کۆمەڵێک بابەتێکەوە زیاتر ئاشنابی پێی باشە دکتۆر ئێمە باز لە فرەکاریەکەین ڕەنگە هێسابینە لە گوێبیستی ئێمە بێ بڵە فرەکاری چی من یەک کارم دەست ناکەوێت اینجاوەرە دوو کار بکەم بەیەکەوە جا پرسیارەکی من ئەوەیە چۆن کەسێک بە دوای کارێکا بگەڕێ کەسێک شارەزایەکی هەیە لە بوارێکا بڕوانامی هەیە لە بوارێکی ترا ڕەنگە ئەزمموی هەبێ لە کۆمەڵێک بواری ترا کەسەکە چۆن خۆی کۆ بکاتەوە و بە دوای کارێکا بگەڕێت بۆی کە بژێوی ژیانی خۆی پێدابێت کاتێک ئێمە شارەزاییەکەمان لەگەڵ بڕوانامەکەمانە هاوتەری بە دەستکەوتنی کارمان ئاسانترە لەبەرەوەی بۆ نمونە با بڵین کەسەکە مامۆستایەکە یان مهندسێکە یان دکتۆرێکە و بڕوانامەکەی و کارامەیەکەی هاوتەری بن پێکەوانێ و ئەتوانێت کارێکی دەست بکە بەڵام گرنگترین شت ئەوەی هیچ خاوەنکارێک گرنگی بەوە نایە کە تۆ لە سیڤیەکە تا چیت نووسیوە گرنگەوەی تۆ چیت پێەیە و چۆنیش ئەتوانی ئەمە بسەلمێنیت یەکێک لە گرنگترین خاڵەکان کە ئێمە لە ژیانمانە بێ گرنگی پێبین توانای دەربڕینە توانای دەربڕینی من توانای دەربڕینی تۆ توانای دەربڕینێکی کە جیاوازە لە یەکتری بۆ یە کاتێک چینە مقابلەیەکەوانەیە سیرەکەی بۆ نمونە لەوانەیە جەنابە شارەزاوی لە من زیاتر بێت یان شارەزاوی لێکی کە زیاتر بێت بەڵام ناتوانانی ئەم شارەزایە دەربڕیت ناتوانانی لە شێوازی دەربڕینەکە تا پیشانی بی کە تۆ تا چەندێک شارەزای بۆ کەسێکی کە دادرێت بۆ شوێنەکە بۆی زۆر گرنگە بزانین ئێمە خودی خۆمان چیە زانین و چۆن باسی لێوەکەین و چۆن ڕەبتیەکەینەوە بۆ ئیشەی کە بە دوایەگەڕی باش دکتۆر ئەو خول و دەوراتانی کە ئاکرێتەوە تا چەند گرنگە گەنجان بەشداری تیا بکەن بۆ گرنگیدان زیاتر بەخۆیان بۆی کە توانەکانیان دەربخەن لە بوارێکە زۆر گرنگە لە کاتێکا بەشداری خولێگەکەین بەشداری ڕاهێنانێکەکەین لەو بوارەیە بێ کە یا حەزمان لێ یا توانەمانتیەیە نەگەوەی کە هەر ڕاهێنانێک ببینین و بڵین بەشداریتی ئاکەین یان با بڵین هەر لە هەر شوێنەکەی سا زۆر کورسی ئۆنلاین هەیە کە شتێکی زۆر باشە خۆی بە سێرەکەی ئەم کەسایی کڕێت بە چەند دۆلارێکە بەڵام ئیسفادەی لێ ناکات لەبەرەوەی یا لەوانەیە حەزی لێ نەبێت یان لەوانەیە ئەسڵەن تێنەگات لە ئەساسیەتەکانی کاکڕەوەند یەک شتەیە زۆر مهمە ئێمە پێویستەکە لە بیدایەتە زانیارە سەرەتاییەکانمان لەسەر ئەو ئیشەی کە حەزمان لێیە ئەمانەوێ بیکەین کۆی بکەینەوە پاشان بڕین بۆ زانیاری پێشکەوتۆکان وتەیەگەیە ئەڵێ بۆی بزانی بینایەک چەند بەرزە بێتەوە بزانین چەند قوڵەڕاتە خوارەوەێ کەواتە چەندێک ئێمە ئەساسەکەمان گرنگە دابنین و تێبگەین لەوەی کە ئەساسیاتەکان بیسیک ئینفۆرمێشنەکان گرنگە پاشان بڕۆینە سەرەوەی کە معلومات گەنجان بەشدارە بن و خول و دەوراتانی کە بەڕێسان بەشدارە بنتیایە بەدڵنیایی و بەشێکی زۆر بەشدارە بێت و ئێستا ڕۆشنگیرێکی ئامەیە لەسەرەوەی کە پێویستە کات گەنج بەشداری خول بێت بەڵام یەک شتیکە هەیە کە تۆزێک نەقسی هەیە ئەویش بابەتی خوێندنەوەی هەتا وەکو کتێبێک نەخوێنی تۆ نازانین لە دنیای دەرەوەچی ڕۆیات نووسەرێک لەوانەیە تەجروبەی دەیەها ساڵی خۆی لە چەند وەرەقەیەکە بۆ من تۆ دانابێت ئێمە هەتاوەکو نەبین بە خوێنەر هەتاوەکو نەبی بە متابع و شوێنکەوتوی ئەمە نازانین کە لە دنیای دەرەوەچی ڕۆیات بۆیە خوێندنەوە زۆر گرنگە بەشداری خول و ڕاهێنان زۆر گرنگە بەڵام چی ئەخوێنیتەوە بەشداری چ تاقیکردنەوە تا چەند گرنگە دوای ئەم خول و ڕاهێنانە دوای ئەم خوێندنەوەیە بەڕاستی تاقی بکەیتەوە کە تۆ ئەم کارە بکەیت ئایا سەرکەوتۆ بیا سەرکەوتو نابی دواتر بڕیار بیرێت بەدڵنیاییەوە کاگڕەوەند هەر شتێک وەربگری هەر شتێک فێر ببیت هەر شتێک باشترین ڕاهێنەری دنیا بە من یا بە تۆی بڵێت ئەگەر لە ماوەی کەمتر لە هەفتەیەک بۆ 10 ڕۆژە تەجروبەی نەکەین بیرمانەچێتەوە لەبەرەوەی مێشکی مرۆڤ تۆزێک بڵێ ئینکاریەکە ڕزیستە لەسەرەوەی کە گۆڕانکاری بکەیت پێویست ناکە گۆڕانکاریکی ژیانی ئێستاد باشە زۆر باشە دکتۆر پێمان بڵێ کەسێکە لە شوێنی کارەکەی خۆیان بەردەوامە لە شوێنی کارەکەی چۆن بتوانێت بۆ نمونە جێدەستی خۆی دیار بێ لە نێو ئەو کارەیە بۆ نمونە بەنەبوونی ئەم کەسە فەراغێک بۆشاییە کەلێنێک ئەکەوێتە نێو ئەو شەریکەیەوەکەیە گەنجان چۆنوا لە خۆیان بکەن بەتوانەکانی
بە بەرەو پێشبردننی خۆیان بەوەی کە تێبگەن لەوەی ئەم مؤسسەیە قۆناغی داهاتوو بەرەو چۆڕات. لەوانەیە ئێمە کاتێک لە کۆلێژ دەرەچین کۆمەڵێک معلوماتی ئەساسیات وەرەگرین. هیچ کەسێکمان بەم معلومات ئاساسی لە کۆلێج وەرەگرین لە زانکۆ وەرەگرین ناتوانین ئیشێکی پێشکەوتوو بکەین. و ئیشی زانکۆ کۆلێجیش نییە هەموویمان فێرکات. ئیشی ئەوانە ڕێنشاندەرێک بن بۆ سەرەتاکە و خۆمان بەدوایە بڕۆین. کاتێک لە شوێنێکا کارەکەیت زانیت ئیشەکەی خۆت چییە کە زانیت مؤسسەکە و تموحەکەی لەکوایە و دنیای دەرەوەی مؤسسەکەت شەر نیە دەروی وڵات بێ دەروی مؤسسەکە و دەروی وڵاتەکەی تۆ گەیشتون بەچۆ ئەتوانیت لە ڕێگەی پرۆپۆزەڵەوە تەرحیکەی بۆ کەسانی سەر و خۆت و پاشان خۆت لەو بوارەیە تۆزێک قاڵ بکەیت و تۆزێ بخوێنیتەوە تۆزێک کاتی زیاتر دیاسەرف بکەیت. ئێمە شتێکمانەیە لە کاتێک کە خۆت خۆشویست ئیشەکەت خۆشەوێت کە ئیشەکەت خۆشویست شوێنی ئیشەکەت و مشتریەکەت و سەردانیکەرەکەت خۆشەوێت و پاشان بەرامبەرێکەش بە هەمان شێوەیە تەبەن لە کوردیا کەلیمەکە خۆشەویستیە لە زمانەکانی گای تۆزێک گەورەترە ئەمە نمونەیەکە کاچیتە شوێنێکێک پێ دەڵێت کوڕێکی زۆر باشی لێ بوو کچێکی باشی لێ بوو کوڕی باش و کچی باش ڕنگدانەوەی ئەو تەسەڕوفەیە کە لەگەڵ ئەو کەسایەکی ئەو دەقەیە لە نەتیجەی ئەوەیە کە لە بیدایەتەوە خۆتە خۆشویستوە ئیشەکەتە خۆشویستوە کاتێک خۆت و ئیشەکەت خۆشەوێت کاتی ئیتە ئەڕۆی بەدوایە فێر ئەبیت و بەرداوامی ژەبیت. باشە دکتۆر ئێمە دووبارەکردنەوەی کارمان زۆرە بەڵام چۆن سەرکەوتوو بینە دووبارەکردنەوەی کارە من دکتۆر ڕەنجە بینم پەیجێکی ئۆنلاینی دانا و کاری ئۆنلاین دەکات و سەرکەوتنی بەدەستهێناوە منیش ئەچم هەمان کاری ئەو دووبارە ئەکەمەوە بەڵام چی وا ئەکات کە من جیاواز بم من بچمە پێش دکتۆر ڕەنجەوە. کەمێک پێش سەباسی شتێکمان کردوتمان کاتێک یەکێک گێت پێیجێکی ئۆنلاین نکاتەوە بەڵام پێداویستی بازار ڕزانێت ئێمە لە بزنسا پێداویستی بازار و پێداویستی کڕیارمانێ ئەم دوو شتە جیاوازن لە یەکتری پێداویستی بازار بۆ نمونە ئەبینیت ئێستا باوی نوعێتێک لە جلوبەرگە نوعێتێک لە سەعاتە کاتە پێداویستی بازارەیە لەسەر کڕینی ئەم کاڵایە و تۆ کاتێک گی بیرکردنەوەکەت جیاواز ئەبێت و خۆ دەرخستنەکەت جیاواز ئەبێت لە باقی خەڵکەکە ئەو کاتە ئەتوانیت فرۆشتێکی باشتر بکەیت. نمونەی زۆر کات لەسەرم بابەتە قاوەخانەیەکە هەڵە لە ڕیزی قاوەخانە بۆ یەکێکان لە هەمووی قەرەباڵغترە نقطەی تەمەیوز لە مارکێتینایە ئێمە مارکێتینەکەی کە بۆ خۆمانی ئەەکەین یا بۆ ئەو ئیشەیەکەین ئەبێ جیاوازەکەی پێوە دیار بێت و ئەساسی ئەمەش لە بیرکردنەوەکەمانەوەیت. زۆر باش کاتە دکتۆر وتت گرنگە بۆی کە گەنجێک شوێندەستی خۆی دیار خاد لە ئەو کارێکی کا دەبێ پەرە بە تواناکانی خۆی بات. چۆن بتوانێت پەرە بە تواناکانی خۆی بات مەرجە هەر ئەم گەنجە بەشداری خول بکات کە ئەو مؤسسەیە بۆ یەکاتەوە یاخود لە چ ڕێگایەکی ترەوە من بتوانم پەرە بە تواناکانی خۆم بم بۆی کەسێکی سەرکەوتوو بم. یەکەم خەڵ بۆ پەرەبردن بە تواناکان درکردنە بە نەقسێک درکردنە بە نەبوونێک نەبوونی معلوماتێک پاشان گەڕان بە دوای سەرچاوەیە بۆ ئەم معلوماتە طبعاً یوتیوب بەبێ ئەوەی کا بڵێنی بکەین بەڵام ئەمە سەرچاوێکی زۆر باشە کۆمەڵێک ئارتیکڵ و نووسین و کتێبی فری هەیە لە ئینتەرنێتە کامان هەمووی فرین تا ئێستا زۆر باشن لە لای ئێمە نرخی کتێبەکان نازم بڵێ بە خۆشحاڵەوە نەچکە کۆپیڕایتینی لەسەر نیە زۆر هەرزان ینی بە 5,000 و 10,000 و لەوانێ بە کەمتر لەم نرخەش ئەو سەرچاوی دەست بکەوێت کە پێویستە پێێتی خاڵی یەکەم ئەوەیە کە تۆ ئەگەڕینەوە بۆی کە نایزانین درێکمان بە نەزانێکە کە قسەیەکی کوردیە پندێکڵێ ئەگەر نەزان بە نەزانی خۆی بزانیە ئەبوو بەزانە پندێکی زۆر جوانە چکە کاتێک کە درکەکەین پێداویستیەک هەیە و ئێمە نایزانین ئەگەڕێن بە دوای سەرچاوەکانی زۆرن هەمومان مۆبایلەکانمان چەند سعات ئەگەر سێری مۆبایلەکەمان کەین لە کۆتایی ڕۆژە سکرین تایمەکەمان نیوەی کاتی ژیانمانە بەڵام ئەو سکرین تایمە لێکی وایە سکرۆڵینە لە ناو ڕیل و کۆمەڵێک شتاکە سەیرەگەین ناڵێم ئەمە گرنگ نییە بەڵام شتی گرنگتریشە ئەتوانین لێوێ فێر ببین فێربوونی زمانێکی تر ئەمەوە کات ئەم کەسە کەسێکی سەرکەوتوتر دەرکەوێت لەو کارێکی کات بەدڵنیاییەوە زمانێکی تر خودی ئەم بابەتە سەقافەتێکی کەیە کە تۆ ئاشنا ئەبی بە سەقافەتی وڵاتێکی کە و کۆمەڵی هاوزمانی تر دوو سەرچاوەیەکی زیاتر ئەیاتێ من ئەگەر تەنها ئێستا کوردی بۆ نمونە بخوێنمەوە بە سەرچاوی کوردیمێ بەزەگە عەربی بخوێنمەوە سەرچاوی کوردی و عەربیم بۆ زیاد بوو کاتێک ئینگلیزی خوێنمەوە ئینگلیزیەکە ژێتە پاڵی بۆیە بوونی زانینی زمان دروستکردنی سەرچاوەیە بۆ خۆت و تێگەیشتنیشە لەوەی کە خەڵک لەو شوێنە چۆن بیرەکاتەوە باشە گەنجانی ئێمە لە کاتی خوێندنەوە لە زانکۆ پەیمانگەکانەوە دەستکەن بە کارێک یان دوای حەزەکەی خۆیان کەون بۆ ئەنجامدانی کارێک یان چاوەڕێ بکەن نەخێر تا شەهادەکان وەرگن دوای ئەوە بڕیار بەر ئەگەر بتوانێت خوێندنەکەی بگونجێنێت لە کاتی خوێندنا کارکردن زۆر هەم فێری مەسئولیاتێکی زۆر تایبەتی ئەکات هەم لەگەڵیشیا زووتر بۆ کۆڵی هاڵە قاڵبوونی پێوە دیارە بێت گەورەبوونی پێوە دیارە بێت لە هەڵسوکەوتە ڕێنمایەکی گشتیمان بیتێ یان لە کۆتاییە ڕێنمایی چییە بۆ گەنجان بۆی کە دەست بەرن بۆ کارێک کە بەڕاستی تایە سەرکەوتوو بن
یەکەم ئەوەیە کە بگەڕێمە دوای تواناکانی خۆمانە و کاتێکیش کە لەو بواری کە ئیشەکەین شەر نیە ئێمە بگەڕین بە دوای تواناکانمانە و هیچ مەزدەرێکی دەخلمان نەبێ بەس کاتێ ئیشەکەین لە شوێنێکە هەوڵ بین تواناکانی خۆمانی تیا بدۆزینەوە هەوڵ بین ئەو نقطەیە بدۆزینەوە کە حەزمانی تیا هەیە لەو ئیشەیە پاشان ئەم نقطەی لە ڕووی سایکۆلۆجیەوە وا لە تۆکە کە تۆ کاتی بیتێ ئەو کاتەوەی لە ماڵەوەیت ئەگەڕی بە دوای ئەوەیە چۆن پەرە بەخۆت بیت ئەگەڕی بە دوای ئەوەیە چۆن فێر ببیت بۆیە و کردنی چەند کارێکیش هەڵە نییە ئەگەر پێویست بێ بە پڕکردنەوەی تمۆحی مادی کارێکی گونجاوە بەڵام یەک کار بۆ یەک کەس گونجاوترە لەوەی چەند کارێکی جیاواز بکەیت. دەستە خۆش بێ سپاس بۆ تۆ دەستە خۆش. سپاس بۆ تۆ. دەست خۆش.